مامۆستا پۆستی سەرۆکۆمار گرنگی چی بووە بۆ کورد؟ ئایا سوودی بۆ کورد نەبووە؟ پۆستی سەرۆکۆمار مینبەرێکە بۆی کە کورد بتوانێت لە عێراق لە دەوڵەتی فیدراڵی عێراقا بەرگری لە ماپەنەتەوەیەکانمان بکەین و ئەنجا سەرۆکۆمار یەکێتیە یا پارتیە یا یەکگرتووە یا شوعیە ئەوە بە ڕێککەوتن لەگەڵ حیزبە کوردیەکان لە بینی خۆیاندا ڕێک دەکەون. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە سەرۆکۆمار بتوانێت بەرگری لە ماپەنەتەوەیەکانی کورد بکە، بەرگری لە باشووری کوردستان بکە و نەهێڵێ لە بەغا لە دەوڵەتی فیدراڵی عێراق کورد تەهمیش بکرێ، پەراوێز بکرێ، کەنارگیر بکرێ و داکۆکارێکی سەرسەخت بێ. سەرۆکۆمار لە هەر حیزبێک بێ گرنگەوێ کووردە دیفاع لە کوردەکە، نەک موچەیەکی خەیاڵی و نەسریەکی خەیاڵی و چەند وەحداتێکی عسکەری بۆ پارێزاریکردن لەو مەنسەبە و کۆمەڵێ خەڵکی بە شەخسی مستەفیدن و میلەتیش ئاو بێنەوە دەست بچۆ. نە، من خەر لەگەڵەوەیانیم، من لەگەڵەوەم ئەگەر پۆستی سەرۆکۆمار لە یەکێتی بێ، یەکێتی بەردەوام ڕاوێژکاری بۆ دانێ و بەرنامەی کاری استراتیژێتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە پێی پێڕەو پرۆگرام دەبێت لە خزمەتی دۆزە نەتەوەیەکانە بێت، دەبێت لە خزمەتی کوردستانە بێ، کوردستانی مەزن و بە تایبەتی کوردستانی باشوور. چاسم پێتان وایە ئێستا باز لە گۆڕینی سەرۆکۆمارەکەن گرنگە یا بڵێن ئاسایە کەسێکی تر بێتە خۆی سەرۆکۆمار کە چەند ناوێک هەیە ئیتە خۆیان کاندید کردووە لە پاڵ بچۆ بەرهەما بۆ خۆی سەرۆکۆمار دیارترینیان وشیار ڕێباریە. خۆی حیزبە کوردیەکان ئەبێ ڕێککەون لە سەرەوەی لە کام حیزبە سەرۆکۆمار دانرێت و کاندیدی هەر حیزبێک کە ڕێککەوتن ئەبێ لەسەر شخصەکەش ڕێککەون. ناکرێت تۆ شخصێدانی تا بینە خاخای لە گەندەڵیا بێت یان کەفاعەتی نەبێت یان توانای نەبێت، نەتوانێت نوێنەرایەتی عێراقکە، نەتوانێت وەکو کوردێک داکۆکی لە دۆزی کوردکە، یعنی ئەوەنە لە حەزە شخصەکانی خۆی غەرق بێ، نەتەوایەتی سفر بوو بێتەوە یاخود شایستەی ئەوە نەبێ لە جیهان و لە نێودەوڵەتی بتوانێت نوێنەرایەتی عێراقکە. دەبێت لەو ئاسیا بێت. سواز بۆ ئێوەش. بەڵێ من بووم، هاواری من هاواری میلەتێکی پەرتەوازە و ناتەبایە، هاواری تۆش تەنها شەقەی دۆمینەکەتە. لای خۆی ئێوە ڕۆشنبیر و هونەرمەندن، ناوێرن دوو قسەی حەق بۆ کەناڵێک بکەن.